گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەل لە هەر شوێنە گوێ بیستیە من سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارەشمان تایبەتە بە شۆڕشی گەلی شۆڕژگەڕی و بەرخۆدانی گەل و شەڕوانان لە بەنداوی تشرین. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری شیلان شاکر چالاکوانی سیاسیمان کردووە. هەواڵ شیلان بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێزشان. سەرەتا گەر بپرسم وەکو چەمکی شۆڕشی گەلی شۆڕژگێری چۆن دەتوانین نرخاندن بۆ ئەو چەمکە بکەین؟ فەرموو. زۆر سپاس، سڵاو لێ و لە گوێگران هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. زۆر سپاس. هەلبەتە بۆچی ئێمە گەیشتین بە تێگە یان پێناسەیەکی بەو شێوەیان چەمکێکی بەو شێوەی تێکۆشان کە پێی بووترێ شەڕی گەلی شۆڕژگێڕی؟ پێم وابێ ئەوە زۆر گرنگە، چونکە هەمومان ئەزانین لەو کاتەوەی کە لە دوای ئەوەی کە کۆمەڵگا یان مرۆڤ لە کۆمەلگای مرۆڤایەتیدا تەبەقایەتی یان جیاکاری پێشکەوت شەڕ دروست بوو. ئەمە دەتوانین بڵین. هەلبەتە بە هەزاران ساڵ ئەو شەڕانە بەردەوامی کرد، بەڵام دوای ئەو هەموو ساڵ و مێژووە و بە تایبەت بۆ گەلی کورد دوای دەرکەوتنی ڕێبەر ئاپۆ بە قۆڵبوونەوە و هەڵسەنگاندنی ئەو مێژووە دوور و درێژەی مرۆڤایەتی کە دوجار ئەبێتە مرۆڤ و دەسەڵاتیانی بڵێن کۆمەڵگە و دەسەڵاتدارێتی کۆمەڵگە و دەوڵەت و هەتا دوایی هەموو ئەو قۆناغانەی مێژوو کە هەلبەتە بابەتی ئێمە ئەوە نییە بکە زۆر وردەکاری بچنە سەری، بەڵام وەکو کورد ئەگەر باسیکەین دوای لێکۆڵنی و قوڵبوونەوەیەکی زۆری ڕێبەر ئاپۆ گەیشتە و ئاستی ئەو ئاستی پێشخستنی تێز و ئایدۆلۆژیایی کە ئەو شەڕی کە ئێستا کراوە شەڕێکە کە بەرهەمێکی نابێ بۆ مرۆڤایەتی. کاتێککە ئەڵێ مرۆڤایەتی ینی بەگشتی ئەو کۆمەلگانەی کە بۆ نمونە لە سەر زەوی ئەژینیان بۆ نمونە لە کوردستان ئەژین. لەبەر ئەوە بەو قوڵبوونەوانە گەیشتە ئەوەی کە ئەم شەڕە بەشی ئامانجەکان ناکە یان تێرکردنیە بۆ ئامانجەکان. بۆچی؟ چونکە تۆ ڕێبەر ئاپۆ بۆ خۆشی لە پارێزنامەی پێنجەمە باسەکە کاتێک کە بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد دەنرخێنێ یان هەڵسەنگانی بۆکە ئەڵێ ڕاستە مەسەن ئێمە کاتێک کە دەستمان پێکرد هێزێکمان دروست کرد و تێکۆشانێکمان دەست پێ کرد، ئەمە هەتا قۆناغێک تێرکەر بوو بۆی کە ئەم هێزە چەکداری ئێمە لە بەرامبەر ئەوەی کە گەلی کورد وەکو نەبوو نکۆڵی لێ ئەکرێ بێناسنامە کراوە و تەواوی ئەو کۆمەڵکوژیانەی کە لەسەری جێبەجێ کراوە بە تایبەت لە 100 ساڵی ڕابردووە بەڵێ دەبێت هەتا قۆناغێک ئەمە تێرکەر بوو بێ، بەڵام دوای ئەمە تێرکەر نابێ. بۆچی تێرکەر نابێت؟ چونکە تێزەکانی ڕێبەر ئاپۆ هەمووان ئەزانین بە هەموو شێوازێک بە تایبەت دوای قۆناغی ئیمراڵی دژی دەسەڵاتدارێتیە، دژی دەوڵەتدارێتیە، دژی ئەوەیە کە لە چی بوارێک لە چی ڕەهەندێکی کۆمەلگا ئەبێ سیستەم ئەبێ بابێ پێویست نییە کە نخبەیەک سەردەست و ئەوی تر بندەست بێ. شەڕی چەکداریان شەڕی گەلی شۆڕژگەڕیش لەمەدا خۆی دەبینێتەوە. بەڵێ هێزێکی قارەمانی وەکو بۆ نمونە لە ئێستادا وەکو هێزی گەریلا هەیە، بۆ نمونەیان لە ڕۆژ ئاوادا هێزێکی تێکۆشەر و فیداکاری وەکو قەسەدە هەیە یان یەپەگە و یەپەژە هەیە هەتا دوایی. بەڵام ئەو هێزە ئەگەر بەو شێوەیەی کلاسیکەی کە باسمان کرد بەردەوام بێ هەم لە ڕادە بەدەر پیرۆز ئەکرێ کە تەنیا ئەو فریاد ڕەسە، تەنیا ئەو شەڕکەرە، تەنیا ئەو زانایە و هەتا دوایی ئەمەش ینی ئەگاتە ئاستێک کە تەنیا ئەم هێزە پیرۆز بکرێ. کەواتە چی دروست ئەبێ؟ سەردەست و ژێردەست جارێکی تر دروست ئەبێتەوە. چونکە ینی دوای قۆناغێک کە ئەو هێزە بەو شێوەیە پیرۆز کرا ئەو کاتە چۆن بڵێم دوو شێواز دێتە پێشەوە یان دوو تێگەیشتن دێتە پێشەوە کە بەڵێ هەموو کۆمەلگا دەکەوێتە خەیاڵی ئەوەی کە
هێزێکی هەیە و دەی پارێزێ و هەموو شتەکانی بۆ مەیسەرەکە لە بواری پاراستنەوە. بەڵام دوای قۆناغێک ڕێبەر ئاپۆ گەیشتە ئەو تێگەیشتنەی کە ئەمە پاراستنی کۆمەلگا تەنیا هێزێکی ئەرکی هێزێکی چەکدار نییە کە ناوی بۆ نمونە هێزی پێشمەرگەیە یان هێزی هەر شتێکی ترە هەپەگەیە یان وەڵحاصڵ. لەبەر ئەوە یەک بە هۆکاری ئەوەی ئەو شەڕێی کە سیستەمی مۆدرنی سەرمایه‌داری بە تایبەتی لە بەرامبەر کۆمەلگاکاندا بەڕێوە ئێوە بە تایبەتیش گەلی کورد هێزێکی تەنیا هێزێکی چەکدار نابێتە وەڵام دەر وەکو باسم کرد بە تێگەیشتن لە ئەو چەمکانەی کە باسم کرد. لەبەرەوە ڕێبەرە بۆ هەسا چی کرد تێزی شەڕی گەلی شۆڕژگەڕی پێشخست. هەلبەتە کاتێک کە ئێمە دەبێت هۆشیار بین لە بەرامبەر ئەوە چونکە لە کۆمەلگا ئێمە تێگەیەکی بەو شێوەیە کە وتت شەڕ هەموو کەسێک لا ئیرادیش بێ چەکدار دێتە بیرمان. بەڵام ئەگەر تێزەکانی ڕێبەرابوو بە تایبەت لە پارێزنامەی پێنجەمدا بخوێنینەوە و بە تایبەت بەشی چوارەم یا پێنجەمە بە هەڵە نەکەم لەوەیانە باس لەوە ئەکا کاتێککە من ئەڵم شەڕی گەلی شۆڕژگەڕی باس لە تەنیا چەک ناکەم ینی یەک چەمکی شەڕ بە شێوەیەک ئەگۆڕێ بۆ پاراستنی جەوهەری ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. دوو شەڕی گەلی شۆڕژگەڕی بە واتای ئەوە دێ کە لە هەموو بوارێکی ژیاندا تۆ کۆمەلگاکەی خۆت بپارێزی باشە لە بواری چاندیەوە ئەڵێ لە بواری ئابوووریەوە ئەڵێ لە بواری زمان و کللتورەوە ئەڵێ لە بواری چەکداریەوە ئەنی پاراستنی بڵێن جستەی یان بڵێن فیزیکی ئەڵێ لە هەموو ڕەهەندەکانی ژیاندا تۆ ئەبێ بتوانی خۆت بپارێزی باشە. بابەتێکی تر کە یەک لە ڕەهەندە هەرە گرنگەکانی تێزەکانی ڕێبەر ئاپۆیە سنووری تێپەڕان لە تێکۆشاندا لە شەڕدا. سنوور چۆن ئێستا هەمومان ئەزانین زۆر دروشم هەبوون لە شۆڕشەکانی ڕابردوودا بۆ نمونە دروشمی مەسەلەن بۆ نمونە دروشمی کرێکارانی جیهان باشە تەنیا خیتابی هێزی کرێکار ئەکا ئەو پێکهاتەی کرێکار ئەکا. بەڵام باشە تەواو هێزی کرێکار یەکیان گرت و سەرکەوتون و هێزی خۆیان پاراستنی خۆیان کرد باشە خۆ هەموو کۆمەلگا کرێکار نییە. ئەمە وەکو نمونەیەک باسەکەم زایدەن گەلێک نمونەی تر هەیە کە ئەگەر بیهێنینەوە بەڵام پێم وابێ ئەوە تێرکەر بێ. لەبەرەوە ڕێبەر ئاپۆ یەک ئەمە پێویستە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە تایبەت هەردوو چینی کە بە درێژایی مێژوو هەرە زیاتر کۆیلە کراون ژێردەستە کراون چینی ژن و گەنجن کە پەراوێز خراون لە چوارچێوە ئەو سیستەمە دەسەڵاتدارێتیە بە تایبەت بە پێشنگایەتی ئەو دوو بەشەی کۆمەلگایان ئەو دوو چینەی کۆمەلگا دەتوانرێ پێشنگایەتی بۆ بنیادنان یان تێکۆشانی شەڕی گەلی شۆڕژگەڕی بکرێن. بێگومان پرسمان دەبێت لەسەر ژنان شپێگەیەکیان دەبێت لەم چوارچێوێدا بەڵام بەر لەوە باسیەوەت کرد کە باسی شۆڕژ دەکەین چەگێتە خەیاڵمان ئەوە لە مێژوشدا کورد هەمیشە ڕوبەڕووی دەگیرکاری بۆ تۆ کۆمەڵێک سەرهەڵدانیشمان هەیە بەڵام ئەمێ جیازیەک دروست بکەین لە بینی شۆڕشی گەلی شۆڕژگەری و ئەو شۆڕشانی کە لە ڕابردوودا کراوە ئەتوانین چ جیاوازیەک بخەینە ڕوو بێگومان لە هەندێک لەوە وەڵامەکانت ڕاستە بەشێکی وەڵامی ئەو پرسیتیایە بەڵام بمانەوێت چەند خاڵێکی کورد دیاری بکەین ئەتوانین ئەو جیازیانە چۆن دیاری بکەین. بێگومان سەرهەڵدانی زۆر کراون لە کوردستاندا گەلی کورد بە تایبەت 100 ساڵ ئەگەر زۆر دوورتریش نەڕۆین 100 ساڵی ڕابردووە گەلێک سەرهەڵدانی بەخۆ بینی وە گەلێک تێکۆشەریش دەرکەوتن گەلێک پێشەنگیش دەرکەوتن کە گیانی خۆشیان پیدا کرد بەڵام لایەنە کەم و کەم ماوەکان ینی ئەو لایەنانەی کە کەم ماون چی بوون یعنی خۆی ڕێبەر ئاپۆ ئەوەی تەسبیت کردەوە بە تایبەتی لایەنێکیان ئەوەیە کە گشتگیر نەبوون باشە لە چوارچێوەی سەرهەڵدان یان تێکۆشانێکی هەرێمی بەرتەسک مانەوە. دووەمین هەردوو ینی بە دەرەجەی یەکەم ئەتوانم ئەوە بڵێم ژن پەراوێز تا ئاستێکی زۆر بەرچاو لەو سەرهەڵدانانە مەسەن ناتوانی
ڕۆڵی خۆیان بجێڕن و سەرهەڵدانێکی یان ینی بەڕاستی سەرهەڵدانەکانی کە لە ڕابردوودا کراون سەرهەڵدانێکی گشتگیر نەبوون. گشتگیر لە واتای چی؟ لە واتای ئەوەی کە بگەن بە تێکۆشانێکی ئایدۆلۆژی باشە لە چوارچەوەی ئەو ئایدۆلۆژیادا ئەم خۆیان بگەنە ئاستێکی پارادیگمایە کە بتوانێت تەواوی کۆمەڵگا یان چارەسەری یان بۆ چوون یان هەڵسەنگاندنی پێبێ بۆ تەواوی پرسەکانی کۆمەڵگا. لەبەرەوە ئەمە لایەنێکی تریەتی. دووەمین سەرهەڵدانەکانی کە بەڕێوە چوون بە حکمی ئەوەی کە گەلیان مخاتب نەگرت. مخاتب گرتن چۆن؟ ئیرادەی گەلیان ئەساس وەرنەگرت. هەمیشە ینی کۆمەلگان ینی گەیشتە ئاستێکە چینێک یان بەشێک ئیتر ئەوە بنەماڵەیەک ئەبێ یان بۆ عەشیرەتێک ئەبێ یان وە هەتا دوایی نەیانتوانی خۆیان بکەن بە ینی ئاوێتەی کۆمەلگا بکەن یان کۆمەلگا بکەن بە بەشێکی لەو تێکۆشانەی خۆیان. کاتێککە ئەوە ئەڵێم هەلبەتە لە چوارچەوەی ئەوەدا ئاستێکی باشی گەل بەشداری کردو ئەو بە نکۆڵیکردن لەوە ناڵێم، بەڵام نەیانتوانی کە ببنە ینی چۆن بڵێم دەنگ و ڕەنگ و ینی هەموو ئەو گەلەی کە لەم خاکەدا ژیانەکە. ئەنی وەکوتم بە شێوەیەکی بەرکەسکمانەوە و خاڵێکی هەرە گرنگی تر ئەوە بوو کە هەمیشە پشتیان بە هێزێکی دەسەڵاتداری بەست. ئەنی هێزێکی دەسەڵاتدار چۆن ئیتر ئەوە لەوانەیە دەوڵەتێکی دراوسێبێ یان لەوانەیە دەوڵەتێکی زلهێزی جیهانی بوو بێ. هەلبەتە لە شەڕی گەلی شۆڕژگەریدا ڕێبەر ئاپۆ جارێکی تر نمونێ ئەوە ئەهێنمەوە باس لە ئەوە ئەکا لە ڕۆڵی ڕێکەوتن و بۆ نەپەیوەندی دیبلۆماسی لە شەڕی گەلی شۆڕژگەریاکە. ئێمە هەلبەتە دژی ئەوە نین کە دیبلۆماسیەت نەکرێ و ڕێکەوتن نەکرێ، بەڵام ڕێکەوتنێک بە واتای ئەوە ناکات و تەسلیمی ئەو هێزە ببی. لەبەرەوە هەموو ئەو هۆکارانە دەتوانین بۆ ینی بەو شێوەیە دەتوانم وەڵام دەمەوە کە هەموو ئەو هۆکارانە بوونە ینی هۆکاری ئەوەی کە هەموو ئەو لاوازیانە یان بڵێن ئەو کەم ینی لاوازمانەوانە بوونە هۆکاری ئەوەی کە ئەو سەرهەڵدانانە بەرهەمێکی گشتگیری ماوە درێژیان نەبێت. ڕاستە ئێستاش لە خەیاڵی هەریەکەماندا مەسەڵەن قازی محەممەد هەیە، شێخ سەعیدی پیران هەیە، شێخ محموود هەیە و گەلێک سەرهەڵدانی تریان گەلێک پێشەنگی تر هەن، بەڵام ئەبێ ئێمە بین مەسەڵەن ئەو لایەنانە هەڵسەنگێنین کە بۆچی ئەو تێکۆشانی شێخ محموود بۆ نمونە نەگەیشتە ئامانجێکی سەروتر لەوەی کە دەبوا ببێ. باشە لەبەرەوە ئەمانە هۆکاری سەرەکین. زائیدەن ئێمە دەبێت ئەوەمان لەبیر نەچێکە کۆمەلگای کوردستان کۆمەلگەیەکی فرە پێکهاتەیە، فرە باوەڕیە، فرە نەتەوەییە. باشە تۆ بێ تەنیا لە چوارچێوەی بیرکردنەوەیەکی نەتەوە پارێزی کلاسیکدا بتەوێ شۆڕشێکی گشتگیر بکەی بێگومان تۆ ناتوانانی سەرکەوتوبی. چونکە ئەگەر ئەوە بکەی ینی وێڕای ئەوە کە ئێمە دوژمنمان زۆر زۆرە و چوار پارچە کراوین لەناو خودی خۆشماندا، تۆ تەنیا ئەگەر بڵێ کورد دەبێت دەسەڵات بێ، کورد دەبێت مافی ئەوەی هەبێ، ئەی باشە ئەی پێکاتی تر، ئەی باوەڕێکانی تر، ئەی نەتەوەکانی تر کە بە هەزاران ساڵە سەر ئەم خاکە لەگەڵ ژیانەکەن. لەبەر ئەوە جیاوازی شەڕی گەلی شۆڕژگێڕی کە ئەمڕۆ بۆتە ینی خەریکە ئەبێتە بە مۆدێلێک لە بواری خۆی 15 ساڵە کە ڕێبەرتی ئەو تێزەی پێشکەش کردووە. وەکو ئەساس لەگەڵ دەرکەوتنی بزودنەوەی ئازادی خوازی گەلی کووردە ئەو تێکۆشانە دەستی پێکراوە، بەڵام وەکو تێزێک کە بە پراکتیکی ئیشی لەسەر بکرێ ماوەی 15 ساڵە کە ینی لە ڕۆژەردایە و بە جدی ئیشی لەسەر ئەکرێ بە ینی کردداری بە شێوەی کردداری تێکۆشانی بۆکرێ. هەموو ئەوانەی هەڵسەنگاندووەوە لە بەرامبەر هەموو ئەوانەدا، ینی ئەزمموی لە هەموو ئەو لاوازی و کەم و کورتیانە وەرگرتووە لە چوارچەوەی ئەودا ئەوانەی تێپەڕاندووە. بۆ پێشنگایەتیکردنی ژن، پێشنگایەتیکردنی گەنج، هێنانە ناو تێکۆشانی تەواوی پێکهاتەوە باوەڕێکانی کە لەسەر ئەم خاکە ژیان ئەکەن و ئەو مافەی کە بۆ گەلی کورد داوای ئەکا بە هەمان شێوە بۆ تورکمانێک، بۆ سوریانیەک، بۆ ئاشوریەک، بۆ ئێزیدیەک و یعنی مەبەست باوەڕ ینی هەموو ئەو گەلانەی کە لەسەر ئەم خاکە ژیانەکەن بۆ بە هەمان شێوە داوای ئەکا. نەیوتوە ئیلا دەبێت گەلی کورد
ئەو مافانە بەدەست بخە ئەگەلانی تر لەبەرەوە جیاوازی ئەو تێکۆشانە لەوەدا لەگەڵ تێکۆشانەکانی ڕابردوودا دەتوانین پێناسە بکەین و ئەمە زیاتر سەرنجی هەموو گەلانی ڕاکێشاوە بۆ سەرخۆی ئەوەی کە ئێمە ئەڵین شەڕی شۆڕژگێڕی گەل ئەمە دەتوانم بەو شێوەیە وەڵام بدەمەوە کەواتە هەر لە چوارچوەیەک پرسی دیکە بکەم باست لەوە کرد کە شەڕی گەلی شۆڕژگێڕی بێگومان سنوورەکان تێپەڕێنێت بەشێکی پەیوەستە بۆی کە بڕێزت باس کرد بەشێکیشی پێدوانیە لە پێشوودا ئەم پرسیارە زۆر دەکرا ئەو سەر هەڵدانانی کە لە پارچەکانی دیکەی کوردستان کراوە زۆر کات هەر لەوێ سەرکوت کراوە و نهێنراوە بگوازێتەوە بۆ پارچەکانی دیکەی کوردستان بەڵام شۆڕشی گەلی شۆڕژگێڕ ئێمە دەبینین ئێستا هەر کاتێک بیوێ دەتوانێت پارچەکانی دیکەی کوردستان تێپەڕێنێ بۆ نمونە ئەو بەرخۆدانی کە لێسا لە ڕۆژاوای کوردستان هەیە بۆ نمونە لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵات لە باکووری کوردستان پاڵپشتی لێکرێت کەواتە ئەمەش یەکێکی دیکە لەو جیاوازیانەیە کە دەکرێت ئێمە بتوانین ئەو دوو شۆڕشەی پێجیا بکەینەوە باسی ئەوت کرد کە پێگاتە و نەتەوەکانی دیکە بەشدارن لەم شۆڕشەدا چی وای کردووە بۆ نمونە ئێستا لە ڕۆژاوای کوردستان تەواوی نەتەوە جیاوازەکان تەواوی بیر و باوەڕیە جیاوازەکان لەم شۆڕشەدا بەشدار بن پاشان باسی ئەوت کرد کە هەمیشە لە سەرهەڵدانەکانی دیکە بۆ نمونە هێزێکی باڵا دەست پێشڕەوی کردووە لە بەرامبەردا گەل نادیدەگیراوە پێدوانیە لەو چوارچوێژدا تا ڕادەیەک گەلیش کەم تەرخەم بوون لەوەی کە بوون و مانووی خۆیان بۆ ناو دەسەڵاتەیە جێبەجێ بکەن و هەموو پاراستنیکی خۆیان نەدەنە دەست بۆ نەهێزێکی دیاریکراوە ئەم شتە ئێستێمە لە ڕۆژاوای کوردستان دەیبینین پێدوانیە پێویستە بە هەمان شێوە ئێستا لە باشووری کوردستانیش دەبینین دەوڵەتی دایکەری تورک هەم لە ڕووی لەشکریەوە هەم لە ڕووی سیخوڕی و ئەو بابەتانشەوە باڵێکی شاوە بەسەر باشووری کوردستانیشدا لە ئێستادا تا چەند گرنگە بوون لە باشووریش بە هەمان شێوە بیرێک لە شۆڕشی گەلی شۆڕژگێڕی بکرێتەوە بێگومان کاریگەری خۆی دەبێ هەم لەسەر ئەو شۆڕشەشی کە لە ڕۆژاوای کوردستانێ بێگومان شەڕی گەلی شۆڕژگەڕی شەڕێکی پارادیگمایە ئەنی ئێمە دەبێ زۆر لەوە زیاتر لەوە قوڵبینەوە کە شەڕێکی پراکتیکی ڕۆژانەیە چونکە سەرتا باسی هەندێکشتم کە نامێ بچمەوە سەری لەبەرەوە بە قوڵبوونەوە لە مێژوویەکی دوور و درێژ ئەمە بەرهەم هاتووە باسیشم لەوە کرد دوو ئەگەر زۆر بە کورتی مثلا بازیکەین ئەبەتە لایەنی زۆر زۆری هەیە بەڵام یەک هێنانە پێشەوەی ژن وەکو پێشەنگ دوو تێپەڕاندنی ئەو سنوورانەی کە بە ڕێزی شت باست کرد دوو هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە شەڕی گەلی شۆڕژگەڕی لە تێکۆشانەکانی تر جیاوازتر بێ ئەنی بە ڕێزی شت نمونەی ڕۆژئاوات نیشاندا هەلبەتە ئەمە هۆکارێکی سەرەکیە من باسی ئەوەیشم کرد کە لە شەڕی گەلی شۆڕژگەڕیدا کە لە بواری سیستەمدا ئەگەر باسیکەین سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتیە باشە سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتی چییە؟ سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتی ئەوەیە کە هەموو ئەو گەلانەی لەسەر ئەو جوگرافیایە ئەژینیتر ئەمە ڕۆژئاوای کوردستانە یان باشووری کوردستانە یان باکوورە یان هەر شوێنێکی تری دنیا هەتا چونکە ئەم پارادیگمایە تەنیا بۆ گەلی کوردیش نیە ئێمە دەبێ ئەومان لە زیهنا بێ بۆچی ئەوە ئەڵێم چونکە نمونەی بەرچاو هەیە کە هەمومان ئەزانین بە تایبەت لە کاتی کۆبانەدا پێشووتریش ینی کەسی دەرەوەی گەلی کورد ینی وەکو نەتەوە ینی لە ئەڵمان بگرە لە ئیتاڵی بگرە لە گەلێک گەلی تری دەرەوەی کوردە تا دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەشداری و تێکۆشانەیان کرد لەبەر ئەوە تەواوی ئەو سنوورە دەستکردانەی کە سیستەمی دەوڵەت نەتەوە سیستەمی مۆدرنیتی سەرمایه‌داری دروستی کردبوو بۆ گەلان هەلبەتە بۆ بەرژەوەندی خۆی و بۆ مانەوەی دەسەڵات ینی دەسەڵاتدارێتی خۆی پرۆژە و پارادیگمای نەتەوەی دیموکراتیک و شەڕی گەلی شۆڕژگەڕی ئەوانەی تێپەڕان ئەممان ئەزانین مەسەن لە بۆ نمونە لە کاتی کۆبانێدا
بەشداری ئەو هەموو کەسی ئەنتەرناسیۆنالی کە لە تێکۆشاندا بەشداریان کرد هەمووانەزانی بەدایان شەهیدیش دران لە ینی ڕۆژانە ئەمان بینی لە ئێستاشدا ئەو تێکۆشانەی کە مەدەم بۆ نمونە ئێستا دوای هەڵوەشانەوە یان ڕوخانیش ئەسەد دەسەڵاتی ئەسەد سەیریکە ینی بەڵێ کەسێک ئێستا هەیە بە ناوی ئەحمەد شەرح و هێناویانە و بە شێوەیەک لە شێوەکانەوە دەسەڵاتیان پێ هەڵوەشاندەوە و بەڵام ئەگەر ئێمە سیرکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا لە حەلەبەوە بگرە لە شامەوە بگرە گەل داوای قەسەدەی ئەکرد بۆچی ئەمە پرسێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی باشە بۆچی چونکە تێکۆشانی قەسەدە بۆن ئەگەر نمونە وەربگرین لە چوارچەوەی ئەو پارادیگمایەدا بەڕێوە ئەچێ کە گونجێنراوە بۆ ڕۆژئاوای کوردستان و سووریا لەبەر ئەوە تێکۆشانێکە کە بێ ئەوەی ئامانجی گەیشتن بە دەسەڵاتدارێتی و تاگڕەوێتی بێ پاراستنی گەلە و لە ناو سیستەمی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستاندا لە پاراستنیەوە بگرێت تا دەگا بە سیاسی تا دەگا بە ینی بواری کۆمەلگا و جباکی وەکو ئەڵێن سیستەمێکە کە عەرەبی تێدا بەشدارە تورکمانی تێدا بەشدارە دورزی تێدا بەشدارە لەبەر ئەوە ئەو مۆدێلە بێگومان سەرنجی گەلان زیاتر ڕاکێشە لەوەی کە تۆ کەسێک بێنی داینێتە سەر دەسەڵات و بە گەل دەرخواردی گەل بدەیت کە ئەمە فریاد ڕەسی تۆیە بەڵام گەل خودی خۆ فریاد ڕەسی خۆیەتی ئەمە ینی ئێمە نا بە هیچ شێوەیەک لە هیچ کات و ساتێکدا ناتوانین گرەی لە گەل بکەین ئەمە بەداخەوە کە تەنیا لە دەسەڵاتی باشووری کوردستاندا ئەوە هەیە ئەمە بە مەبەستێکی زۆر بە بۆ چوونی من بە مەبەستێکی زۆر زۆر جیاواز ئەکرێ ینی تۆ ئەگەر بۆ نمونە خێزانێک وەربگری بەڕێوەبەری خێزانێک دایک و باوکە ئەگەر ئەو دایک و باوکە ئاستی هۆشیاریان ئاستی بۆ نمونە بەرنامە ڕێژیان بۆ مناڵەکانیان بۆ بەڕێوەبردنی ئەو خێزانە بۆ پاراستنی ئەو خێزانە لە هەموو ڕوویەکەوە ئاستێکی ئەوە نەبێت کە تێرکەر بێ ببێتە نمونەی خێزانێکی جوان ئەو کاتە ئەو دایک و باوکە مافیان نییە گلەی لە مناڵەکان بکەن دەسەڵات ینی بەڕێوەبەراتی پشتێکی بەو شێوەیە ئەگەر لە نمونەیەکی بچووکدا ئەنی هەرچەندە بچووک نییە بێگومان خێزان بەڵام لە نمونەیەکدا پێناسەی بکەین لەبەر ئەوە هیچ دەسەڵاتێک مافی ئەوەی نییە گازندە لە گەل بکە بەڵێ گەل ئەرکدارە بۆ ئەوی خۆی خۆشیار کاتەوە بەڵام کە پێشەنگێکی ڕاستەقینەی نەبوو باشە کە پێشەنگێکی نەبوو خاوەن پارادیگما و سیستەمێکی پەروەردە سیستەمێکی ڕاگەاندنی باش ینی چۆن بڵێم ئەگەر هەب بەنایی بکەین وەزارەتێکی پەروەردەیی جوان کە بتوانێت ئەو کۆمەڵگایە هۆشیارکاتەوە بێگومان گەل ئەوە ئەبێ کە بەداخەوە لە باشووری کوردستاندا پرسەکەی من لەو چوارچێوەیە بوو کەواتە چییە ئەبێتە هەوێنی دروستبوونی شۆڕشی گەلی شۆڕژێڕی فکر کاتێک کە ئەڵێم فکر ینی پەروەردە لە هەموو بوارێکدا هۆشیارکردنەوەی گەل لە هەموو بوارێکدا ئێستا لە بواری ڕاگەاندنی بگرە کە بوارێکە ئێستا دەسەڵات حتا لە خودی باشووری کوردستانیشە گەورەترین بۆمباردومان لەسەر کۆمەلگا بەڕێوە ئەچێ لە بواری کللتوری لە کلیپێکەوە بیگرە تا دەگا بە شێعرێک تا دەگا بە هەموو بوارەکانی وەکو بۆمباردومانێک لەسەر ئەو کۆمەلگایە بەڕێوە ئەبرێت لە بواری ئابووریدا ئێستا لە باشووری کوردستان تەنانەت ئەو هێزانەی کە گوایە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ئەزانن جگەل لە دەرخواردانی ئەوەی کە پرسی هەموو گەلی کورد پرسی ژنێک پرسی مناڵێک پرسی پەکەوتەیەک پرسی بەتەمەنێک پرسی هەموو تاکێکی کۆمەلگا تەنیا بریتێ لە پارە بەڵام پارە نییە بەڵێ پارە بەشێکێتی بەڵێ ئابووریان بڵێن دابینکردنی ژیان لە بواری ئابووریەوە بەشێکی ئەو پرسەیە بەڵام خۆ باشووری کوردستان بێپارە نیە بۆ نمونە ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین لەبەر ئەوە ئەگەر فکر نەبێ ئەگەر پارادیگمایەک نەبێ فکرێکی کە بەڕاستی
چۆمڕم خزمەتکردنی کۆمەلگا هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئامانجی بێ هەلبەتە ئەنجامەکەی ئەوە ئەبێ چونکە ئەو زیهنەی کە لە باشووری کوردستاندا هەیە یعنی واز لەوە بێنەکە بۆ بەرژەوەندی ئەو کۆمەلگایە بۆ پێشخستنی ئەو کۆمەلگایە بۆ هۆشیارکردنەوەی ئەو کۆمەلگایە بۆ بەڕێخستنکردنی ئەو کۆمەلگایە چکرد ینی کە فکر ئەڵێم ینی یەکسانە بە ڕێخستنکردن ڕێخستن بە چی دروستە بێ بە هۆشیارکردنەوە هۆشیارکردنەوە بە چی دروستە بێ پەروەردەکردن لە هەموو بوار و ڕەهەندەکاندا لەبەرەوە ینی کەواتە دەگەینە ئەوەی کە ئەوەی لە باشووری کوردستاندا بەڕێوە ئەبرێ بەداخەوە وێ ڕای ئەو هەموو قوربانی و خوێن ڕشتن و ئەو هەموو تێکۆشانەی کە گەل کردوویەتی لە باشووری کوردستاندا ئەوەیە کە دەسەڵاتدارێتێکی ینی دژوار لە باشووری کوردستاندا هەیە کە جگە لە بەرژەوەندی خۆی جگە لە بەکارهێنانی گەل بۆ بەرژەوەندیەکانی خۆی بۆ لە دەسەڵاتمانەوەی خۆی هیچی تر لە خەمی ئەو نییە ئەنی ئەوەش ئەنجامەکەی ئەوەیە کە ئەمڕۆ لە باشووری کوردستاندا ئەبینین ئەنی ڕاستە بەتایبەت لە 2023 ینی بە حساب هەرێمێکی فیدراڵین و نازانم کۆمەڵێک شتی ترکە دەوترێ لەگەڵ عێراقدا بەڵام ئەمڕۆ سیرکە چکە زیهنیەتەکە نەگەیشتۆتە ئاستی ئەوەی کە بتوانێ بە زیهنیەتێک کە بەرژەوەندی گەلەکەی خۆی بە ئەساس وەربگرێ لەگەڵ عێراقدا سیاست و دیبلۆماسیەک بەڕێوە ببە یعنی چونکە لەناو خۆیدا هێشتا نەگەیشتۆتە ئاستێکی ئاواهی کە بتوانێت گۆڕانکاری لە زیهنەتی خۆیدا بکە و تۆزێک لە دەسەڵاتدارێتی و لە عاشق بوون بە دەسەڵاتدار و بە ئەوەی کە ئیلا دەبێ ئەو لە دووتکەی دەسەڵاتدارێتیا بێ شۆڕێتەوە بۆ لای گەل لەبەر ئەوە هەموو ئەو کێشە و ئەو ینی ئەو ڕۆشەی کە هەیە دیسانیش لە پاڵ ئەوەدا ئێمە دەبێ ئەوەمان لەبیر نەچێت چونکە بەڕاستی ئەگەر ئێمە بەو شێوەیە تەنیا لە ڕوویەکەوە هەڵسەنگان بکەین لەوانەیە بێویژدانی بکەین لە بەرامبەر گەلدا وێ ڕای هەموو ئەو سیاسەتانەی کە لەسەر گەلی باشوور بەڕێوەچێ بە بۆ چۆنی من هێشتا گەلی باشوور گەلێکە کە زیندووە گەلێکە کە چۆن بڵێم لە هەر ئان و ساتێکدا ئەگەر تروسکایەک ببینێ ئامادەیە بۆ ئەوی پێشەنگایەتی بکە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە چونکە ئەمە چیمان پێ ئەڵێ دەسەڵات هەرچی دەکا بابیکە بەڵام گەل هەبوویەکی زیندووە ناتوانرێت بە تەواوی کۆنتترۆل بکرێت باشە ئەبێ بۆ قۆناغێک مەسەرەن چەمکی بێ هیوایی بێ ئومێدی زیاتر خۆی ینی چۆن بڵێم هەن لە پێش بێ بەڵام لە ئەنجامدا کۆمەلگا وەکوتم هەبوویەکی زیندووە و دەسەڵات هەرچی بکە ناتوانێت کۆنتترۆلیکە لەبەر ئەوە گەلی باشوور مەسەن تۆ یەک نمونە بهێنەوە بۆ ئەوە لە کاتی سەرژمێریدا ئەم نمونەیە بەڕاستی من ئەو کاتە لەگەڵ زۆر ڕەفیق و برادەر باسم کرد ینی سەیریکە لە کاتی سەرژمێریدا بۆ ئەوەی کە بوونی خۆی بسەلمێنێ سیرما گەت بینەوە بەرچاوی خۆمان گەل بەلێ شاو ڕووی لە کەرکک و ناوچە دابڕێنراوەکانیان وەرحاصل کرد بۆ ئەوەی ئەمە مەبەستنەوە نمونەیە چییە زیندووبوونی ئەو گەلە نیشان ئەدا باشە بۆ ئەوەی کە لە هەر دەرفەتێکدا گوێ بە دەسەڵات نادا بەڕاستی ینی بچووکترین دەرفەتی بۆ بێتە پێشەوە هەبوونی خۆی ئیرادەی خۆی نیشان ئەدا لەبەرەوە ئەنی دەبێ ئەوەشمان لەبیر نەچێ هەرچەندە ئێمە باس لە دەسەڵات و باس لە بەداخەوە خەتی خیانەت و نۆکەرایەتی بکەین لە باشووری کوردستان کە هەوڵ ئەدا ئەمە فەرز بکات بەسەر گەلداوە دەرخواردی گەلی بدا بەڵام گەلێکی زیندوشمان هەیە کە لە هەر ئان و ساتێکدا دەتوانێت بەرگریشی لە خۆی بکە و خۆشی بەڕێخستن بکەوە خاوەن هەڵوێست و خاوەن بۆچوون و ئیرادەی خۆشی بەڵێ گەر دوایین پرسیار بکەم بێگومان باست لە ڕۆڵی ژن و بە تایبەت گەنجانیش کرد بەڵام بێگومانگەر دوایین پرس بین بۆ بابەتە لەو چوارچێوەیەدا هەم گەنجان هەم ژنان چۆن دەتوانن جێبگرن و لەو چوارچێوەشدام بۆم گرنگە باز لە میدیاش بکەم یعنی بەڕاستی میدیاش بەرپرسیارەتیەکەوێتە سەر تا چەند بەشداری میدیاش لەو شۆڕشە هاوشانی ئەو دوو توێژی تر کە ژنان و گەنجان گەر بە کورتی بێ سوپاستە دوو ڕەهەندی ینی دوو بەشی زۆر زۆر گرنگی ئەگەر گەنج و ژن بەیەکەوە لە دەست بگرینەوە ڕاگەاندن دوو ڕەهەندیان دوو لایەنی زۆر زۆر گرنگی شەڕی گەلی شۆڕش گێڕین
تۆزە باسی ڕاگەاندنم کرد لەبەر ئەوە لە بەرامبەر ئەوەدا پێویستە بەڕاستی خەتی ڕاگەاندنی ئازاد ئاکتیڤانەتر ڕۆڵ بگێڕێ، زیاتر خۆی پێش بخە بۆ ئەوی بتوانێت ببێتە وەڵام کە بۆ تەواوی ئەو هێرشە ڕاگەاندنانەی کە لەسەر ئەم پارادیگمایە، لەسەر ئەم تێکۆشانە، لەسەر گەلان ئەساس بەڕێوە ئەبرێ. ئەمە هەمومان ئەزانین ئێمە لە سەردەمێک ئەژین کە تەکنەلۆژیا یان زۆر بواری ڕاگەاندن، ینی هەرچەندە ینی نازانم بیخەمە چارچەوەی ڕاگەاندنەوە یان نا، بەڵام سۆشیال مەدیا بۆ نمونە ئەگەر بەڕاستی ئێمە بە قۆڵی لی تێبگەین بوارێکی ڕاگەاندن نییە، بەڵام بوارێکە کە پێش خراوە لەلایەن ئەو سیستەمەوە بۆ ئەوەی کە چۆن بڵێم یانی کۆمەلگا خۆی بەتاڵ بکاتەوە. ئەنی بۆ منە تۆ گەنجێکە ینی لە هەموو ڕوویەکەوە وێران کراوە، ئاچێ لە ڕێگای سۆسیال مەدیاوە خۆی بەتاڵەکاتەوە، بەڵام ئەمە نابێتە بەرهەمێکی مایندا، بەرهەمێکی دەمدرێژ بۆ ئەوەی کە ئەم گەنجە لەم ڕێگایە ڕزگار بکە. لەبەر ئەوە ڕاگەاندن ڕۆڵێکی ئەساسی هەیە لە هۆشیارکردنەوەی خەڵک، لە ئاراستەکردنی خەڵک، لە نیشاندانی ڕاستیەکان بە خەڵک. ئیتر ئەمە لە بواری سۆسیال میدیاکەیەوە میدیا دیجیتاڵەوە ئەڵێ لە بواری تەلەڤیزۆن و بە هەموو شێوازەکانیەوە. لەبەرەوە ئەرکێکی قرس ئێستا لە سەرشانی هەموو ڕاگەاندنکارانە، ئەوانەی کە بەڕاستی ڕاگەاندنکارن، ئەوانەی کە بەڕاستی دایانەوێت ببنە پێشەنگێکی هۆشیارکەرەوە بۆ کۆمەلگا، چونکە بەلا ڕێدابردنی ڕووداوەکان زۆر جار کارەساتی گەورەی لێکەوتۆتە و لی دەکەوێتەوەش، بەڵام ڕاست پێناسەکردنی ڕووداوەکان و ڕاست گواستنەوەی ڕوودا و شەڕ ئەبێیان لە هەرچی بوارێکدا دەبێتە ئاراستەیەکی زۆر زۆر باش بۆ ئەوەی کە کۆمەلگا ئاراستە بکرێت. سەرەتاش باسم کرد یەک لە خاڵە هەرە گرنگەکانی کە بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد لە تەواوی سەرهەڵدانەکانی ڕابردوو جیا ئەکاتەوە پێشنگاتیکردنی ژنە و ژن و گەنج، چونکە ژن و گەنج دوو بەشی کۆمەلگان کە هەرە زێدە پەراوێز خراون و ژن هەلبەتە ڕێبەر ئاپ پێناسەیەکی بۆ ژن هەیە، ئەڵێ یەکەمین کۆیلەی ینی یەکەمین هەبووی کە بە کۆیلە کراوە. باشە لەبەر ئەوە زیندووکردنەوەی ئەم کۆیلێ و ئیرادە پێدانی و بەڕێخستنکردنی و هۆشیارکردنەوەی هەلبەتە یەک لە وەرچەخانە هەرە گەورەکانی ئەم سەردەمەیە و ئەم سەدەیەیە. ینی خۆی ئەگەر زۆر کورد باسیکەین شۆڕشی ژنجیان ئازادی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە خۆی بە گردوونی کرد پێناسەی ئەو حقەتە ئەکا. لەبەر ئەوە ینی خۆ بەڕێخستنکردنی ژن باشترین دەرمانە، باشترین چارەسەریە بۆ ئەوەی کە بتوانین بگەینە چارەسەری بۆ تەواوی پرسەکانی کۆمەلگا و بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کوردستان ئەوە ئەکەم. مەسەن بۆ نمونە دیسان ئەگەر بەراوردی بکەم باشووری کوردستان هەمیشە من ئەو نمونەیە ئەهێنمەوە بە تایبەت لە بواری پاراستنیدا، چونکە ئەوەی کە بە ژن کراوە لە دوورخستنەوە لە بواری پاراستنی لە هەموو بوارەکانی تریش، بەڵام بە تایبەت پاراستن کارەساتێکی زۆر گەورەی بەسەر ژندا هێناوە. دیسان ینی ئەوە بە جملەیەک بازەکەمەوە کە مەبەستم لە پاراستن تەنیا چەکگرتنە دەست نییە، ئەویش تێدا، بەڵام لە بواری فکریەوە بگرە، لە بواری زیهنیەوە بگرە، تا دەگات بە هەموو بوارەکان. ئەگەر ژن نەتوانێت خۆی بپارێزێ ینی چارەنووسی لەوە نابێت، لەوە زیاتر نابێت کە لە ڕابردوودا بینمانێ. مەسەلەن من کاتێک یە پەژە دامەزرا بەشێکی زۆری لە ڕێکخراوەکانی ژنان لە باشووری کوردستاندا زۆر جار ئەو پرسیارانە کرد ئاوجا هێزی یەپەگە هەیە، بۆچی یەپەژە، بۆچی یەکینەکانی پاراستنی ژن؟ بەڵام دوای ئەوەی کە مەزان تێکۆشانی کۆبانێ و بەرخۆدانی کۆبانێ دروست بوو، باشە اینجا هەندێکیان لەوە تێگەیشتن کە بەڕاستی ینی بەڕێخستن بوونی ژن و جێگەگرتنی ژن لە پاراستنی خاکدا چەندە ڕۆڵ و کاریگەری گرنگی دەبێت. لەبەرەوە ئەمەی کە دیسانەوە باشووری کوردستان ئەگەر بنمونە بهێنمەوە ئەوەی کە ئەمە ینی قوربانی چەمکی پارچەبوونین بەڕاستی لە باشووری کوردستاندا. ئەنی تۆ سیر کە بەستەدان ینی بەستەدانیش ناڵێن بەدەیان ڕێکخراومان هەیە لە باشووری کوردستانە، بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە خودبوونمان پێک نەهێناوە، خودبوون وەکو ژناڵێن، نەبووین بەهی خۆمان،
لە بواری زیهنیەوە لە بواری ئیرادیەوە لە هەموو بوارێکی کە ئێمە کاری تێدا ئەەکەین بەداخەوە تەماشاوەکەی کە هەمیشە پارچەین هەمیشە لاوازین هەمیشە نەبووینێتە هێزێک کە بتوانین ڕۆڵی ئەساسی و کاریگەرترمان هەبێ لە چۆن بڵێم لە بوارەکاندا ئیتر لە سیاسی ئەڵێ لە هەموو بوارەکاندا لەبەر ئەوە بە دەرەجە یەکەم پێویستمان بە خۆڕێخستن کردن ئەوە بۆ گەنجیش هەلبەتە هیچ فەرقێکی نییە بۆ گەنج و ژن وەکو یەکە بگرە هەنوانەیە ئەگەر کاتمان هەبووە بۆ گەنج زیاتر نرخانی جیاوازترمان کرد لەبەر ئەوە خۆڕێخستنکردنی ژن ینی چۆن بڵێم خۆگانە ئاستێک کە ژن دەتوانێت بە ئیرادەی خۆی بتوانێت بە ئیرادەی خۆی بە باوەڕی خۆی بە زیهنی خۆی وەکو ژنێک باشە بەشداری لە هەموو کایەکان بکات دەتوانێت بێتە وەرچەرخان کە من پێم وایە لە ڕۆژئاوای کوردستان لە باکووری کوردستان هەتا ئاستێک مەبەستم لەوەیە کە وێ ڕای ئەو فاشیزمی کە لەسەر ژن بڕێوە ئەچێ توانی بیانە خۆیان بگەێنە ئاستێک بەڵام لە باشووری کوردستان بەداخەوە زۆر لاوازینەوە پێم وایە تەنیا خۆڕێخستنکردنی ژن خۆشیارکردنەوەی ژن دەتوانێت بێتە ڕێگە چارەیەک کۆتایی هێنان هەموو ئەو تند و تیژی و هەتا ئەو بارودۆخی کە ژن و کۆمەڵگاش تێیدا گیانەکە چونکە ڕێبەراپۆ ئەڵێ ئەگەر ژن کۆمەلگا ژن ئازاد نەبێ کۆمەلگا ناتوانێت بێگومان پرز لەسەر ئەم بابەتە بە یەک بەرنامە و دوو بەرنامە ناتوانین تێریکەم بەڵام زۆر سپاس بۆ بەڕێستان ئامادەبوون لەم بەرنامەیە بەڵێ بەڕێزان شیلان شاکر چالاکوانی سیاسی بەشدار بوو لەم پرسی ئەمڕۆمان زۆر سپاس بۆ بەڕێزیان بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتاکو ێسەبی سەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.